توان بڵێم لە دانیشتێکی یەکاتژمێریە لەوێ گفتوگۆمان لەسەر جەم ئەو سێکتەرە تایبەتانی کە دیاری کرا بوو گفتوگۆمان لەسەر کرد چ لە بواری پێکێنانی ئیداری پارێزگای هەڵەبجە و هاوکاریەکانی ئەو ڕێکخراوانی کە سەر بە نەتەوەیە گرتوەکانن لە ئایندەیە هاوکاری پارێزگای هەڵەبجە و سەرپێخستنی ئەو پارێزگایە بکەن و هەروەها لە مەجای زانکۆ و هاوکاری زانکۆکانی ئەمریکا لەگەڵ زانکۆی هەڵەبجەیە و هەروە لە بواری پەروەردە و هەموو ئەو بابەتانەمان گفتوگۆ کرد کە هەڵەبجە ئەتوانین بڕین لە ڕووی ئاینیەوە شارێکی پێکەوە ژیانە و هەڵەبجە لە ڕووی گەشتیاریەوە کە بنیەکی تەحتی زۆر باشی هەیە بتوانرێت کە ئەوانیش هاوکارێکی جدیمان بن لە گەشەپێدان و بەرەو پێشبردننی ئەم شارە جینۆسایت کراوە کە ئەم شارە پێویستی بە هاوکاری و ئەو کۆمەچی هەموو لایەکەیە چونکە هەڵەبجەکان هەمیشە پرسیارێکیان ئەوە بۆ کە لە مەجلیسی ئەمن تاکە بەهانە بۆ لێدانی ڕژێمی لە ناوچوی بەعس هەڵەبجە بوو هیوادارین کە بتوانن بەڕێزیان کە نوێنەری وڵاتەکەی خۆیانن هاوکار و پشتیوانێکی باشی هەڵەبجە بن و بەڵێنی ئەوەیان ناکە ئەوەی لە توایان نایان نابێت و ئەوەی پیان بکرێت هاوکارێکی باشی ئەم پارێزگا بن. I am honored to be here in Halabja today, first of all to pay respects and honors to the victims of the attacks on Halabja in 1988. گەشتێکمان کرد بە نێو مۆزەخانە و مۆنومنتی هەڵەبجە. زانیاری زیاترمان لەسەر ئەو کارە ساتە بۆ دەرکەوت. بەڕای ئێمە ئەم مۆنومنتە زۆر گرنگە. هەروەها بیرۆکەی هاوڵاتیانی هەڵەبجە زۆر گرنگە بۆ ئەوەی بە جیهان بڵێین ئیتر پێویستە چەکی شیمیایی لەناو برێت. هەروەها باسمان لە داهاتووی هەڵەبجەش کرد و بەرپرسانی هەڵەبجەش ئەم شارەیان وەک شارێکی پێکەوە ژیان و ئاشتی بە ئێمە ناسان. باسیش لەوە کرا کە چۆن وڵاتانی ئەمریکا یارمەتی هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە بدات لە داهاتوودا. Any regime that would use these weapons against its own people. Historical home. We try to show up and administrative people in Halabja. Yes. The victims were children and women. You know, our area is a mountain. And here we have the opening of the gas. And people try to use water or wet clothes. It's outside the town.